دووبس کە مندوبی سامی بوو لە بەغدا داوای لە مسس بیل کرد کە کاریگەری خۆی لەسەر مەجلیسی تەسیسی عێراق دروستکە سەیری ئەمەشکەن ئەم خاڵش کە باسی یەکەم برایان ڕەحمەتی خواتان لێوێ لەو سەردەمەیە 17 ئەندامی مەجلیسی تەسیسی عێراقی کورد بوون ئەو کوردە داماوە جێلەی ئێمەش کە عەلەمانی بوون و چەپڵیان بۆ ئینگلیز لێدا و زۆر دڵخۆش بوون بۆ ئینگلیز وەکو دکتۆر بەرهەم ساڵحەکەی ئەمڕۆی ئێستای دوای 85 ساڵمان کە جنسی ئەمریکی هەیە و چەپڵە لێدا بۆ کابرای ئەمریکی و شوێنی هەموو مەشروعێکیەکەوێ هەمان عەرەبانەیە ڕایە کێشێتەوە ئەم کوردە داماوە ئەو کاتە میسس بیل داوای لەو ئەندامە کوردانە کرد کە 17 بوون تەئیدی ئەو اقتراحە بەریتانیا بکەن لە مەجلیسا داوا بکەن تەئجیل بکرێ 1 ساڵ تەئجیل بکرێ لەگەڵ ئەو کەسانی تر کە عایدی ئەوان بوون و هێنابوویان نەپێشەوە ئێوەزانن وەختێک کە غازلیاوەریان هێنا هیچ کەسێ غازلیاوەری نەئەناسی لە عێراقا هەر بۆ سەیر و سەمەرەی دنیا غازلیاوەر وتی لە مقابلەیەکە ساڵێک 2 ڕۆژ کەمە لە سیاسەتام یەکسەر بۆ سەر لووتکەی حکم بۆ عێراق دوایەوە لەم سەردەمەی ئینگلیزەکانیش کە باسی یەکەم ئەو کوردانە بە هەمان شێوە هاتنە تەرەفی ئەو اقتراحە بێوەی ئاگایان لەوە بێ لەولاوە مؤتەمەری لۆزانە ڕوا لەولاوە لە شێخە درێ لەولاوە ئیتیفاقە کرێ لەم لاوە مەجلیسی تەسیسی هەیە حکومەتێکی عەرەبی دروست بووە جێشێکی نیظامی دروستە بێ ئەم جێشە نیظامیە دەوڵەتێکی مرکزی بەغدا دروست دەکاتەوە آخر ئەمەی ئێستاژە ڕۆ هەر هەمان شێوەیە هەر دانیشتنێکی نێوان شیعە و سونی ئێستا لە عێراقا هەر دانیشتنێک بکرێ دەوڵەتێکی مرکزی حکوومەتێکی مرکزی بەغدا دروستە بێتەوە جێشێکی نظامی دروستە بێتەوە تەقریرەکەی جیمس بیکەر و لی هامڵتۆن لەسەر کەپۆی یەکیەکی سەرانی غەدری کوردایەتی دیسان دائەنرێتەوە ئەبینین تەیارە و دەبابەی سوپای عێراقی جارێکی تر دێتەوە سەر ئەو ناوچانە چونکە کوردەکانی ئێمە خۆیان بۆ ئامادە نەکردووە استعدادیان بۆ دەرنەبڕیوە هەر پارەیان وەرگرتو و داویانە بە عەدەد مەسینە و حیمایە و خزمەتکارەکانی خۆیان بۆ ئەو کەسانەی ڕەنگی زەرد و سەوزیان بۆ لەبەرەکەن بۆ ئەو کەسانەی چەپڵیان بۆ لێدەن نەوەیەک پەروەردە نەبوو ئازا و ڕەشید و پیا و موالید بگرن جێشی نظامی دروستکەن تدریبی باش بکرێ هەر بەو چەکەی کە پێیانە خۆ بەقەدەر مسەلەسە سونیەکە عەدەدیشیان ئەمان زۆرترە نیظامیترن ئیداریترن پارەدارترن قووەتیان زۆرترە شاخیان زۆرتر لەگەڵە آخر ئەوانەی مسەلەسە سونیەکە هەمووی دەشتە هەمووی ماڵە چیایتیانە شوێنی عاسیتیانە بەڵام چۆن ڕوبەڕووی ئەم قووەت و جەبەڕوتەی ئەمریکایەکان بوونەتەوە لەبەرەوە برانی بەڕێزم ئەمە تیکرار بوونەوەیەکی تاڵاوی زەمەنە ئەمە ئەو جەنجەڕەیە کە ئینگلیز لە کوردی بەستووە 85 ساڵە عەلەمانیەتی کوردی ڕایە کێشێ خەبات لەسەر خەبات بوو بە خەباتە هەر جەبلە ئەگرێتەوە قوڕ بەسەرێتیەشی تریتیا دفنەکە ئەم جارە لە جێی خاک لە جێی پەینی کیمیاوی بۆ ڕوان جەبلەکەی ڕۆکا بەجارێک هەموو یەکا بە کۆنکرێت و چیمەندۆ ناهێڵە جایەکی ئومێدی کوردی سەر لە شین ببێتەوە ئەمە ئەو سەردەمەیە دیسان کە تیکرارە بێتەوە زۆر بەداخەوە